سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینەتەوە خزمەتان. ئازیزان لە بەرنامەیەم هەفتەیەماندا بەڕێز کاگ ئەحمەد بازگەر لە شاعرە ناسراوەکانی کوردستان کە ساڵانێکی دوور و درێژ بە شێعر و بە چەک خزمەتی بە بندستان و چەوساوەکان کردووە داوەتمان کردووە. هیوادارین کە سەرنجی ئێوەی خۆشەویستیش ڕاکێشین بۆم بەرنامەیە لەگەڵمان بن. بەڕێز کاگ ئەحمەدیان ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە داوەتی ئێمەتان بۆ بەرنامەیە قبول کرد. زۆر سپاس کاک ئەمیرجان، سڵاو لە خۆت لە هاوکارانت و لە بینەرانی ئەم تەلەڤیزیۆنەوە بەتەبەر ئەم بەرنامەیەش زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان. زۆر سپاس کاگ ئەحمەدیان. کاگ ئەحمەد بەڕێستان یەکێک لەو کەسانە بووی کە هەم پێشمەرگە بووی و هەم لە بواری ئەدەبیاتدا ڕۆلی بەرچاوتان بوو. بەشێک لە بەرهەمەکانت لەلایەن هونەرمەندانی ناو ڕیزەکانی کۆمەڵە کراونەتە سرود و گۆرانیش. کاگ ئەحمەد بازگەر لە کێوە دەستی بە نووسینی شێعر کرد؟ منەوە پرسیارم زۆر جواب داوەتەوە کاگ ئەمیرجان. تاریخی دەستپێکردنی شێعرەکە بۆم زۆر سەختە. من هەر زۆر لە منداڵیەوە ئەوەندەی ئۆتا لە بیرمان شێعر دەڵام، بەڵام ئەوانەی کە تازە من بە مناڵی زۆر جاری کەش کردومە پێما بۆ هەموو کەس شاعیرە، پێمانە بوومە تەنێم ئەو کارە دەکەم. هەر چەند ئەو شێعرانە کە بە مناڵی و بە نەوجەوانی تازە هێندیان بەلاوی کتوبن ئەگەر ئێستا بمبانایە مابانایە هەر دەرم نەدەخستن، بەڵام زۆر لە مناڵیەوە عەلاقەم بە شێعر بوو، ئیحساسی خۆم بە شێعر دەبڕیوە. لەوەڵەوە کە کوردیم نەدەزانیان کوردی ئەسڵەن قاساو بوو لە دەورانی منداڵی مندا لە ئێران، بە فارسی دەستم پێ کرد بوو کە فارسیشی دیارە زۆر زەعیف و لە ساتێکی زۆر مناڵانەدا بوو. بەڵام ئەوەندەی بیرم لە ژیانی خۆمدا ئەمن شێعرم کردووە. بەڵێ کاگ ئەحمەد لە ڕوانگەی ئێوە کاریگەریەکانی بواری هونەر و ئەدەبیات لەسەر بزوتنەوەیکی معەن بە تایبەت لەسەر بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان چۆن دەبینن؟ دەزانین چۆنە مەسەلەی هونەر و ئەدەبیات بەشێک لە بزوتنەوەکەیە، یعنی وانە بزوتنەوەیەک لە گۆڕدا بێت لە قەراویشەوە بزوتنەوەیەکی دیکە هەبێت کە لەسەرەوە تەئسیر دابنیان تەئسیر وەربگرێت. ئەمانە شان بە شانەیەک هاتوون. تەئسیری هونەر و ئەدەبیات لەسەر بزوتنەوەی شۆڕشگێڕانی خەڵکی کوردستان لەسەر ئەم بەتایبەت تەواوی ئەو ساڵانەیە کە ئەم حکوومەتە ڕەشەی جمهوری ئیسلامی دەسەڵاتی بەدەستەوەیە زۆر بە ئاشکرا دیارە. هونەر و ئەدەبیات ئاوێنەیەک بۆ بەرامبەر بەم بزوتنەوە ڕاگیراوە، بەڵام ئاوێنەیەک نەبووە تەنیا عەکس بگرێت فقط خۆی تێدا ببینێتەوە، ئاوێنەیەک بووە بە دیقەت سوێتە سەر جزئیاتی، سوێتە سەر لایەنە سکۆلەکانی ئەو لایەنەیە کە زاهیرەن بێ ئەهمیەتن، بەڵام کولیەتی بزوتنەوەکەی لە دەست هەر دەرنەچووە. ئەم کارە هونەریانەیە کە ئەو چەندەیە کراون لە کۆمەلگای کوردستاندا و لەسەر ئەو بزوتنەوەیە، ئەوانەیە کە زۆر موفق بوون ئەم کارە هونەر و ئەدەبیانە بوون، زار لە مای نووسینەوە بێ حتا بەشێکی کەمیش فیلمیش سانسکرا، شێعر بێت، چیرۆک بێت، نووسینی نەوعی دیکە بێت. ئەوانە تەئسیریان زۆر بووە کە سەمیمانە چوونە سەر ئەو بەشە کە دەستکەوتەکانی ئەم بزوتنەوەیە بوون. دەستکەوتە باشەکانی ئەم بزوتنەوەیە ئەو دەستکەوتانی کە چەپی کوردستان و لەسەروی هەمووانەوە کۆمەڵە بوو. بڕای من کە مەزموعەیەک دەستکەوتی نوێی لەم بزوتنەوە تازەی کوردستاندا تۆمار کرد و خۆشبەختانە هونەر و ئەدەبیاتیش بوو بە ئاوێنەیەک یان بە هاوکارێکی زۆر قایمی ئەم ڕێبازە. تەئسیرەکەشی ئینسان دەبینێت وەختی خۆی نمایشێکی من دەزانم ئێوە کاک فریدونی نازریان کە هاوڕێوریە کە حتمما چاک دەیناسی لە نزیکەوە، هەر وەختی خۆی ساڵی 60 نمایشێکی نووسی بنەیە زەحمەت کێشان چەکدار بن کەەوە شعارێک بوو کۆمەڵە
لە ڕادیۆکەیەوە هەموو ڕۆژە بڵاوی دەکردەوە ئەم نمایشنامە جەولەی پێکرا وەختی لە کوردستان دەورانی فەیسبوک و ئینستاگرام و ئینتەرنێت و ئەوە نەبوو شاڕ و شاخوش دێ بەدە دەگەڕایم بڵاوکەوە تەئسیری ئەم نمایشنامە لەسەر برنەسەری ڕوحی خەڵک لەسەر چەکداربوونی خەڵک عەلەیهی جمهوری ئیسلامی لەسەر چاوکرانەوەیان لەسەر زۆر مەسئلەکە لەو نمایشنامەدا بوون ئێستاژە منە گەبێرم لێتەوە مسڕکەم بە لەشیدا دێ ئەمە ئیچێک لەو کارانەیە کەم میسال هێنایەوە لەنا زۆر شعر هەبوون کە دەنجی دەدایەوە سوزان وەختی خۆی شاری گۆمەشین کە من نووسیم بوو بە تۆغیانێک لە کوردستان شارێک کە بۆ زولفان نووسیم لەسەر مەسەلەی ژن بوو دژی ژنایەتی لەم کۆمەڵگایە بۆ ئەو بەشەکە دواکەوتووی جامعە بوو ئەمانە کارهایەکی زۆر گەورە بوون کە وەختی خۆی هونەر و ئەدەبیات کردیان بەڵام دیسانیش هونەر و ئەدەبیات بێەوەی کەرەسەکەی هەبێنێ دەتوانێت یعنی بێ بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانەی چەپ و ڕادیکاڵ ئینسان دۆستانە بەرابەری خواز دیفاع لە کرێکار و زەحمەت چێشکەر ئەگە ئەوە نەبووایە ئەم بەرهەمانەش نەدەخۆڵقان وی ئەوانەیەکتیان تەواو کرد و بە یەکەوە هاتوونە پێشەیە تا ئێستاش بڵێ کاگ ئەحمەد شعر جگە لە پەیامە کۆمەڵایەتیەکەی کە ناوەڕۆکە هەڵگری شێوازێکی تایبەتی دەربڕینیشە پەیوەندی نێوان ناوەڕۆک و شێواز چۆنەوە ئەم پەیوەندیە چۆن دەبینن شعر هەردووچیان دەبێت هەردووچیان هەبێت هەم ناوەڕۆک و هەم ڕواڵەتەکەی یعنی شعرێکی باشە و شعری نیە فقط قسەی باش بکە و شعرێکی باشە و نیە ڕواڵەتێکی جوانی هەبێت بە هیچ قسەیەکی کرد بێت شاعرێکی توانا و کەسەیە کە بەسەر زمان بۆ زمانی کە شعری پێدەڵە توانایی هەبێت لە زەرفیەتەکانی زمانە کەڵ وەربگرێت کەرەسەی دروستکردن و نووسینی شعر بزانێت لەسەر تاریخی شعر ئاگاداری هەبێت زمانەکانی دراوسێ و فەرهەنگی خەڵکانی دراوسێ بناسێت لە جوانی ناسیەکی ئینسان دۆستانە بەرخوردار بێت ئەو وەختی دەبێتە ناوەڕۆک چ پەیامێکی هەیە شاعرێکە بۆ خۆی قسەیەکی نییە فقط ئاخۆ ئەوە خەڵدەڕێژیان بە جوانی هەڵدەڵە بێەوە هیچ پەیامێکدا لە قسەکانیدا شاعرێکی هەر بە زیندوی مردووە بۆیە دەبێت وەکو شاعر دروستکەر و پەرەپێدەری بیری ئینسان دۆستانەش جوانی ناسانەش بەرابەری خوازانەش لە کۆمەلگایەکەی خۆتدابێ وەختێک ئەوانە بە یەکەوە چیفت بوون یعنی هەمتەن جوانی ناسیەکەت زانی هەم زمانەکەت باش زانێ هەم لە تۆسیفدا توانێت عکس بچێشی بە کەلیمە هەم شارەزایی سەوادی شعریت هەبوو دوێژ پەیامێکت هەبوو کرد ئەو ڕۆیی بێت سەمیمی بێت خەڵک خاتە بیرکردنەوە یان بیری تازە بەرەتە نێو خەڵکەوە ئەوانە گەڵتێک پێکەوە چیفت بوون ئەو بەرهەمە جا ئەگەر شێعرە ئەگەر نمایشنامەیە ئەگەر تەئاترە ئەگەر گۆرانیە هەتاگە موزیکە کارێکی موفەقە دەنا زۆر بەرهەمی دیکە دێ و دەڕوە بەڵێ کاگ ئەحمەد بە بڕوای ئێوە بەرهەمێکی باش و کاریگەر دەبێت چ تایبەتمەندیەکی هەبێ هەر من لە قسەکانی پێشوشدا تۆزگی شارم بۆوە کرد دەبێت وەختێک باسی کاریگەری دەکەین دەبێمە بەسەکەمان لەسەر چی کاریگەر بێت ئەمن پێم وا بێت یەکێک لە شتانێک کە کوتم مەسەلەی بەرابەری خوازی ئەمن عەمیقەن باوەڕم بەوە هەیە کۆمەلگایەکی کە فاسلەی ژن و پیا و هەتا کەمتر بوو بێتەوە هەتا ڕابطەی ئەوانە ئینسانیتر و نێزێکتر بێ هەتا ستەم لەسەر ژن کەمتر بوو بێتەوە ئەو جامعە دڵخۆشترە زیندووترە ئەمینترە خەڵکەکەی شادترە بێگرێ و گۆڵترە بێگیر و گرفترە هەتا ئەوانە زۆرتر بن لە جامەیەکدا کە ژن زۆرتر بن دەستە فاسلەکە زۆرە پیا بەسەیدا زاڵە مێشتی مردوو تێدا سەردارە ئەم جامعەشی نەخۆشە بەرهەمێکی کاریگەر ئەو بەرهەمەیە کە بۆ ئەم نزیکردنەوە بۆ ئەم یەکسانی خوازیە تێدەکۆشێ دوێ سەمیمی بێت بە قسەکردن نەبێت فقط شعار نەبێت لەگەڵ خۆی سەمیمی بێت بۆیە بەرهەمێک یان شعرێک یان موسراوەیە یان ڕۆمانە کە لە دڵەوە دێتە دەرەوە ئاوێنەیەکی باڵانوێنی ئیحساسی ئینسانیە بە دڵیشەوە دەنیشێت ئەم تایبەتمەندیان تایبەتی زۆر مهمن لە کارێکی موفەقی هونەری کەسە من تو باش شعر دەکەینەوەڕۆ
دەبێت بەیەکەوە چێف بن ناوەڕۆکی بەحسەکرد لەگەڵ داڕشتنەکە ئەوانە بەیەکەوە دەستیان لە سێکدا بێت بۆ دنیایەکی خۆشتر تێبکۆشێ ئەمە بە بنزان بەرهەمێکی موفق دەبێت و لە زامەشدا کاریگەر دەبێت دەنا زۆر باشە کاک ئەحمەد هەم خۆم بەدەزانم بینەرانی تایبەتی ئەم بەرنمەیەش هەلان چاوەڕوانیەوەن کە حتمما دەبێت شتێک بۆ ئامادەکردبێتین لەم بەرنمەیەدا بمان بخێنیەوە بچەوان کاگەمە جامدا چون بە وەختی بەرنامەکە دەزانم بۆ ئێوە زۆر کورتە من سعی دەکەم ئەو شارانەی کە پەیوەندیان هەیە لەسەر مەسەلەی ژن مەسەلەی ژن بۆیە بۆ من مەسەلێکی ئەهمیەتی هەیە چون چەپ لە کوردستان و مەسەلەی هێنا مەیدانی مبارزەوە ڕسمیەتی پێدا هێنا سەروی مەزدەست چە پێش کۆمەڵە بوو ئەو تاریخێکی زۆر زێڕینە کە ئینسانی چەپ و کۆمونیست لە زامای کوردستاندا مەسەلەی ژنیان لە ژووری تاریخی پیاوسالاری و لە مێشتی چەق بەستووی عالەمێکی زۆر هێنا دەرهێنان سەر سەحنەی خەبات ئەمە زۆر مقاومەتێکی زۆر گەورە ڕوبەڕوو بوو یعنی هەروە بە ئاسانی بەدەست نەهات مەسەلە وەختی خۆی ئێمە 2 ساڵی ئەوڵی وەختی خۆی پێشمە ژن لە کۆمەڵدا چی بەشانەوە لەگەڵ پیا و خەباتی دەکرد 2 ساڵی ئەوە من لە بیرمە فقط بۆ جای بوختانی دوژمنان و مخالفان و نایارانی ئەم بیر و باوەڕە بدەینەوە خۆشبەختانە ئێستاوانە ماوە ئێستا هەموو حیزبێکیش کە وەختیان هەموو کەسێک کە وەختی بووم بەربەستی ئەم باسە و ئەم قزیە ئێستاوانیش بەحسیەوە دەکەن کەەوە دەستکەوتێکی گەورەیە بۆ زوتنەوەی کوردستان بە نەزەری من ئەم شارانەی ئەوڕۆ 2 شاری کورد دەخوێنەوە کە شارام زای دیکەش خوێندوونەوە بەداخەوە ئەوڕۆ مەسلەی خۆکوشتنی ژنان یان ژن کوشتن دووبارە بەرزەستە بۆتەوە یعنی دیارە دە بیستێرە گۆشەوە کەنەرکەوە بۆ هەموو ئینسانێکی شەرافەتمەند بۆ ئینسانێکی شۆڕژێر بۆ هەموو ئینسانێکی ئینسان دڵقرچێنە ئەم خەبەرانە ئەمن شارێکی کورد دەخێنەوە بنێوی بۆ ژیلام وشی ژیلام ناڵێک بوو وەختی خۆی تەزاوەزی پێکرا بۆ حاملە بوو لەسەرەوەی کە حاملە بووە کوشتیان یعنی تاوانبار چاویان لێکرد تاریخکە من شارێکی کورتەکە ئەو بۆ دەخوێنەوە دوای شارێکی دیکە شار بۆ مەسەلەی هەر لەو ڕابەتەدا دەخوێنەوە کە گوتم عەرزم کردی زایدێکمان لەم تەلەڤیزیۆنە ژەوت شارە بڵاو بۆ تۆ وەڵام سونجی ئاکتوێلە و جارێکی دیکە مەترەحە دیسان بۆ دەخوێنەوە بۆ ژیلا چێە ژیلا ژنە ژیلا دایکە و ژیلا مناڵ ژیلای من ئەو مناڵەیە کە بووەتە ژن کە بووەتە دایک و مناڵ و ژن من هیچ جوانیەک شک نابم شان لە شانی جوانی ئەم سێوشانەدا هیچ جوانیەشی تر شک نابم وەک ئەم سیانە تیشتی جوانی لە ڕوخساری کۆمەلگای چی ئەم ئازارستانەدا ژیلا بۆی نییە هیچیان بێت نەدایک نەژن و نەمناڵ سپاس ئەمە شارێک بوو بۆ ژیلا شارێکی کورد ئەمە شارێک کەتان بۆ دەخوێنم بە نێوی هەستێکی بێ کۆتایی پێم خۆشەوی شار ئێستا بخوێنمەوە بۆ کە قسەکان مایدام دێن کاکەمیرجان ئەگیزازە لە سەرێک بخوێن هەستێکی بێ کۆتایی بۆ لەسەر پێشکەت بەیادی هەموو ئەو کسانەی کەمڕۆ لە کوردستان بە شێوەی زۆر بە دەستی خۆیان کۆتایی بە ژیانیان دێنن وەختی خۆیمە شارێکی زۆر کۆنەئینسن نزیک 20 ساڵەوە پێش نووسراوە هەستێکی بێ کۆتایی من لەگەڵ ئەو خەبەرە ڕانایەم دیسان دەڵێن کچێک خۆی کوشت هەموو جارێ هەواڵەکە وەک یەکەم جار بۆم تازەیە ژان هێنەرە دیسان دەڵێن کچێک خۆی کوشت چاوم لەسەر یەک دادنێم ئەوە دیسان پیاوانی شار تابوو تێکیان لەسەر شانە و بەڕێوەن چێژێک بنێژن ئەوە دیسان لاوانی شار تەزووی سارد و تیشتی قەمچی بێمرادیەکانیان دەسێژن ئەگەر ڕێژەی گڵکۆی گەنجان لە گۆڕستانی شارێکدا بەرەو سەرچوو دەبێ ئەو ڕۆژە شار هەر هەمووی شار بڕاتە بەردەم ئاوێنە و خۆی نەفرینکە تۆ ئەی چیژە بێجانەکەی بەرەو گڵکۆ بۆ شوێ دەچی ئاوێنە چووکەکەی نێو چیفی مەدرسەت ئێستاش چاوەڕێتە بەر لە ماڵ چوونە دەرتەوە
بە دیدارت شاد بێتەوە. هەموو ژوورەکانی ماڵ و پەنجەرەکان نوێنەکان و ئەو شوێنانەی لێدا دەنیشتی چاوەڕوانتن کەی دەیتەوە. گەڕەک بە تۆوە جوان بوو، زریوەزریوی چۆلەکەکان بە تۆوە خۆش دەهات نەگوێ، شۆقی گڵۆپی سەرشەقام سەوزایی قەراق جادەکان بە تۆوە لە دڵ دەنیشتن نایەتەوە. تۆ ئەی چیژە بێجانەکەی برە و گڵکۆ، تۆڵەت لە چێ ئەستاندەوە؟ ئەو پیاوانەی تۆ ئابڕوت بۆ دەپاراستن یان ئەو ژنانەی بووبوونە پیاو؟ ئەم تەرازوویە لاسەنگە، ژن لەم نەکبەتستانەدا تەرازوویەکی لاسەنگە. لایەکی ئەم تەرازوویە باری ئابڕووی هەموو پیاوانی تایەفەی، هەموو برایانی خێڵەکەی یان شەرەفی گشت سمێڵەکانی گەڕەکی خراوەتە سەر. لاکەی تری بەڵام خاڵیە وەکو دەستۆکەکەی بەردەم سوالکەرێکی دەرگای مزگەوت، پێش بەربانجی ئێوارەیەکی ڕەمەزان ئەم تەرازوویە لاسەنگە. هۆچیژە بێت گیانەکەی بەرەو گڵکۆ، من دەزانم لەژێر ئاسمانی وڵاتەکەی من و تۆدا خۆشەویستی دەست بەسەرە، پەلبەند کراوە و خراوەت ناو بەندیخانە، بەڵام نەفرەت ڕزگار و سەربەستە و بۆ ئەو بەندە دەرکەوانە. سپاس دەکەم ئێجانەوە شەرەکەی دیکە بوو. زۆر سپاس، خەڵەمە هەروە بەردەوام بێت کاک ئەحمەدیان. کاک ئەحمەد، بەڕێستان یەکێک لە بنیانگوزارانی کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری بوون و گۆڤاری پێشەنگتان دەرکرد. دەکرێت کەمێک لەسەر ناوەڕۆکی گۆڤارەکە و گرنگیەکەی کە لەو سەردەمەدا بووی و بە گشتی کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری لە کوردستان باس بکەن بۆمان؟ بە چاوان کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری کوردستان هاوینی 64 لایەن بەشێکی زۆر ئەغڵب هەمومان تقریبا ئەندامانیان پێشمەرگەی کۆمەڵە بووین ئەو سەردەمە. هەر کەسێ بەش بە حاڵی خۆی لە زەمینەیەکدا کاری کرد بوو، یەک مۆزیکی لەدا بوو، یەک گۆرانی کرد بوو، یەک شێری گوت بوو، یەک نمایشنامە نووس بوو، یەک کاریدەکەی هونەری کرد بوو، یەک نەقاش بوو، هەموو ئەکمان پێبێک خەت خۆش بوو، هەمووش بە نەوعێک ناسرا بوون. هەموو کۆمەڵدا بەشی زۆریشمان لە دەرەوەی کۆمەڵەش ناسرا بووین. بۆ گەیشتین کە دەبێمە کارە بکەین کە کارەکەمان سازماندراو بکەین، چون ئەو وەختی خەڵکی ئەو سەردەمی کوردستان بەتابەت کە من لە باشووری کوردستانیش بووین، ڕووناکبیران و تێکۆشەرانی ئەو ناوچەیەش زۆریان چاو لە دەمی کۆمەڵە بوو کە بزان دەڵات چی. و کۆمەڵا وەختی مەزموعەیەک دەستکەوتی دەستە بەرکردبوو لە بزوتنەوەکەدا کە تاقانە بوون، چەند لەوانە بە شەخسیەتکردنی کرێکار و ڕەنجدەر لە جامعەی کوردستاندا کرێکار و زەحمەت چێژە تاوەختی پاشباری خەڵاتەکان بوون، چەک هەڵگر بوون، بۆ خۆیان لە سەروی مەجلسەکە نەبوون. مەسئلەی ژن بوو کە دەنجێکی خنکێنراو بوو، دیفاعێکی جانانە و سنەتی دروست و تازە بۆ بزوتنەوەی شۆڕژێرانەوە بۆ مەسئلەی میلی لە کوردستان بوو. ئەمانە کۆمەڵێک دەستکەوت بوون و شەڕی چەکدارانە بە شێوەیەکی تازە و عیلمی تر هەمووانە وای کرد بوو کە کۆمەڵی تاقانە کرد بوو لەم کۆمەڵگایەدا. ئێمە کۆبووینەوە کە سازمان بدەین، بەڵام وەک تەشکیلات نا کانون و هونەر و ئەدەبیاتی کرێکاری کوردستان تەشکیلاتی کۆمەڵە نەبوو، تەشکیلاتێک بوو خارج لە تەشکیلاتی کۆمەڵە، بەڵام لە زۆربیان لە ئەندامان و پێشبەندەکانی کۆمەڵت پێکار بوو. بەڵام دواتر کە دروست بوو عالەمێکی زۆر پەیوەندی گرت و پەیوەست بوو و هەر ئەو وەختیژە من یەکشت مەسەن من نمونەیە یادی بەخێر بێنم لێرەکاندا یەکێک لەو شاعیران زۆر خۆشەویستانەی کە هاتووسۆی دەکردین و دوای حکوومەتی بەعز بە نەشرەی کۆمەڵە و بە پێشەنگ و پێشڕەوە کە گرتیان لەژێر شکنجەدا شەهیدیان کرد، دڵشاد مەریوانی بوو کەەوە یەکێک لە تەسیرەکانی ئەو سەردەمی کانون و هونەر و ئەدەبیات یان هونەر لە کۆمەڵەدا یان بەگشتی کۆمەڵە لە سەردەم ئەم کۆمەڵگایە بوو. ئێمە کۆبووینەوە کە ئەمە سازمان بدەین. هەتاوەختیش کار زۆر کرا بوو، کۆڕی موسیقای بانگەواز بوو کە دروست بوو دەگەڵ خۆی مەزموعەیەک کاری تۆمار کرد بوون، هێندێک نمایش بوون کە بڵاو کرابوونەوە کە منێک نمونەیەکیم بۆ باس کردی. کۆبووینەوە لەسەر لە بیرمە لەسەرەوەی کە نێوی بنێنیسیەوە و تەشکیلاتە کە کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری کوردستان بێت، لەسەر ئەم کلمەی کرێکاریە زۆر بەحث بوون، زۆر بەداخەوە ئێمە کەممان ئەسان زەبتمان نەکردن. ئەمە هەر لە خاترە و بیرەوەری
دامەزرێنەرانێ کاونە داماوە کەسمان کووت و سمانە گوت باسی زۆر بە پێزکران بەشێکی زۆر لە ڕفیقانە بەداخەوە گیانیان بەخت کرد یەکێک لە بەشدارانی زۆر فعالیان بەحسانە ناسەحی هەردووخ بوو کە بەداخەوە لە ئۆردوگای بات بۆ تێ بەدەست بۆمبارانی شیمیایی تارەکانی عێراق جیان لەدەستدا سوزان نەقاشی چوو کە ڕەحمانی شافعی بوو کە بەشدار بوو لەم باساندا مەزمایشی کەس ڕفیق کە ئێستا ماون و خۆشبەختانە هەر کەسی لە بوارێکدا فعالە ئێمە ئەو کارمان کردووە بە نەتیجەمان گەیا بەیانیەک نووسال دەوری ئەو بەیانیە کۆبووینەوە کۆمەڵە وەک تەشکیلات زۆری کۆمەک کرد بەڵام وەختی مە زۆر ساغبووین لەسەرەوەی کە تەشکیلاتە کانون بە شێرگیان ئۆرگانێکی کۆمەڵیان حیزبی کۆمونیست نییە بۆ خۆی سەر بەخۆیە بەڵام لە هەموو ئیمکاناتی کۆمەڵی استفادەمان کرد لە نەشریاتەکەی لە شوێنی لەسەر کۆنفرانسەکانی بەشێکی زۆر لەکەن ئەندامانی ئەو سەردەمی ناوەندی کۆمەڵە زۆر فعال بوون لەم باساندا لێرەدا جێی خۆی تەمەنیادێک لە دوکتۆر زەعفەری شەفیعی بکەم کە زۆر فعال بوو زۆر بەدەمەوە بووبووە و هەموو ڕفیقانش کە ئێستا ماوەنیان جانیان بەخت کرد فعالانیان لایەنگرانی بە سۆزی ئەم کەم کانون نەبوون انتشاراتی کۆمەڵە نەشتێکی بۆ چاو دەکرد نەشەی پێشەنگ نەشرەیە بۆ وەڵە پێک هەم بە زمانی فارسی هەم بە کوردی دەرمان دێنا بەڵام دوای یەک دوو شمارە بۆ گەیشتن کەوانە ئێمە زەرفێتی ئەومان هەیە هەم بە کوردی نەشرەی پێشەنگمان هەیە هەم بە فارسی بۆی نەشەی فارسیەکەمان زیاد کردەوە کە وەختی سەردەبێری ئەسڵی ئەو نەشرەیە کاگوریا بوو کێسێ لەلایەوە دەیناسی و کێشی ڕفیق خۆشەویست و قەدیمیەکانی منیشە دوای نەشریەی پێشەنگە کەشمان هەر دەورە کەسێکمانە من دەورەیەک سەردەبێری و دەورەیەکی دیکە ئەو دۆ ڕفیقانەیە کە بانێ و نەڵم چون ڕەنگە کەسم لەویر چێدا تێکسێ بەحسەکە نەشەکە بەڵام ئەم پێشەنگە بە سورعەتێکی عەجایب سەریع بڵاو دەبەوە وەخت تێشم دنیای ئینتەرنێت و فەیسبوک نەبوو دوای بەدەست بڕوات و تەزیدی سا بکرێتەوە لە ئێران لە ژێرخانەکاندا و لە جێی مەخفی تەکسیریان دەکردەوە کۆپیان لێ دەگرت و بڵاویان دەکردەوە لە کوردستانی باشووریش لە سلێمانی و لە شاراندا من دەزانم چەندە تەزیدی چاپ دەکرا و بڵاو دەبەوە نەشرەیەکی عەجایب زۆریش دەوڵەمەندی تۆریک نەبوو بەڵام نەشتێکی سەمیمی بوو و بۆ کارێک شانیدا بوو بەرشانی کارێک کە ئەو وەختی تاقانە بوو ئێمە هەر وەختی لە معلومەش هاوکاریمان هەبوو یان هاتوچۆمان هەبوو لەگەڵ بەشی کاری ئەدەبی و هونەری لەگەڵ یەکی نیشتمانی و بەشی باشوور خەباتی باشوور کە لە لای هەڵەدن و ئەو دەوروبەرەبوون هاتوچۆیەکترمان کرد شێرکۆبێکەس ئەوەڵجار لەوێ لەگەڵ ئێمە ئاشنا بوو و من ئەوە لە فرسەتێکی دیکە تا وەختێک بێتە پێشە دەشی جەرمەوە و ڕۆژانەی کە تەسیری ئێمە بۆ فکری تازە لە نێو ڕووناکبیرانی باشووردا لە نێو ڕووبەرانی کوردستان ئێراندا چەندە تەسیریە بوو و ئێمە چەندە واقعان بە عەمەل پێشەنگ بووین بۆ دامەزراندنی بیری نوێژەوەیە کە کرد ژن چیری کە فقط بوشێکی جوان و پێڵکترا و ڕێک و پێک و بەژن بارێک نەبێ ژن ئینسانە ئینسانی زەحمەت چێژ بەرابەری خوازی دفاع لە ئینسانیەت دواتیش وردەوردە مەسلەی منداڵ و ژینگە و ئەوانەش هاتنی و باسەکانمانەوە کە مەزموعەیەکی زۆر کار کراوە دەورە بۆی دروستکردنی کانونی هونەر و دەبیادێکێک لە افتخارەکانی ژیانی من و ئەو ڕفیقانەیە کە بەشدار بووین و ئەم نەشریە پێشەنگەش سەڕایەوەی کە دەڵم زۆر عەجایب دەوڵەمەندیش نەبوو بەڵام زۆر کاری گەورەی کرد یەک کاریکەش کەم پێم خۆش ئێستا بێڵام ئێمە بەڕێوەبەرانی کانونی هونەر بیاد نووسەران و ئەوانە کارمان دەکردو لە هەموو زەمینەکانیدا ئەم کارەمان کردووە کار بۆ بەڕسمێ نەناسرا ینی وانە بوو کە ئێمە وەختەوە وەختمان هەبێ بۆ کار ئەوە کارێکی جانبی کاری ئێمە بوو هەر کام لەو بنیادەمانەیە کە لە کانوندا فعالیەتیان دەکرد کۆڵێک مەسئولیەتی دیکەی تەشکیلاتی و حیزبی و ئەرچی دیکەی کۆمەڵەیان لەسەر شان بوو کە لە وەختی ئیزافیاندا یان لە وەختی فراغەتیاندا کە وەختە فراغەتە تقریبا نمو نیوە شەوان و وەختایەک بوو کە معالەم نووسووە ئێمە بۆ دارنیشین کار بکەین یعنی وەخت بۆ کاری ئەدەبێ قەت بە ڕسمێن نەناسیانەوە تەقیمێک بدەنە دەستی بڵێنێتەوە سبەی ڕۆژی سێشەمبە لە ساعت 7 تا 4 ئێوارە مەسەنەوە بڕۆخای خەریکی کاری شێر و نەشریەکرد بە ئەم کارەمان لە قەرا کارە ئەسلەکانماندا دەکرد و وەختیش کارەکانیشمان شەو نەخوونی شەو ڕۆژانە بوو بەڵام سەمیمیەتێکی عەمیق باوەڕ و هیوایەکی زۆر لە یەکیەکی ئێمەدا ئەوەندە زۆر بوو کە ئەسەن ماندوێت بە چاوی هیچ بنیادەمێکەوەی ئەحساس نادەکرد هەر ئەرچێکی دەکەوتە سەرشانمان زۆر بە دڵ بەڕێوەمان دەبرد زۆر یادی ئەو دەوران دەکەم کە ئەو هەموو ئومێد و عشقە بە کار و بە داهاتوو سەرچاوەکەی دەریای بوو بۆ خۆی بەڵێ کاک ئەحمەد هەروە خۆشتان ئاماژتان پێکرد
ئەمانە هەمویان لەلایەن کۆمەڵە و پشتیوانی دەکران دەمێ بزانین ڕێبازی کۆمەڵە چ کاریگەریەکی لەسەر ئاراستەکردنی بیر و ئەندیشەی ئەو کەسانەدا هەبوو کە لەو بوارەدا کاریان دەکرد معلومە عزم کردی ئەمە بیری کۆمەڵە یا بیری چەپ و سوسیالیستی ئەو دەورەیە کۆمەڵە نمایندەجی دەکرد کۆمەڵە بوو ئەم دەستکەوتانەی هێنانی ئەو بزوتنەوە هندێک سنەتی لەم بارزە هێنانی و بزوتنەوەکەشەوە سوزانم لە کۆسی تاریخی مەریوانەوە بگرێت تا مزاکرەی بە ئاشکرا و گزارش بە خەڵکی کوردستانەوە دانەوە هەتا بەشداریکردنی خەڵک لە سیاسەتدا هەتا بەشداریکردنی ژنان لە بەڕسمی ناسینی تێکۆشانەکەیان بۆ شێوەکە کۆمەڵە کردی ئەوان تەسی بۆ دوای ئێمە ئەندامان و پێشبەرەکانی ئەوسەردەمی کۆمەڵە بۆ خۆمان و بەلغ و بەڕێوەبەر و ڕێنیشاندەری ئەم ڕێگایش بوون بەشێکی زۆر لێ ئێمە گە تۆ بینە داینشی ئەم تۆ دانیشین لە مەقڕەکەیەوە داینشن قسە بکەین هەر بیرەوەریشی ئینسان بێجارەتەوە نێوی حەدێقەل 10 شەهیدی دێتە سەرە ئەم گیان بەخت کردوانە هەر لە خۆڕات تێدا نەچوون ینی بۆ ئەو دەستکەوتانەیە کە ئەمڕۆ بە ئیفتخارەوە بەشی سوسیالیستی و چەپی کوردستان قسە دەکات بەرهەمی ئارەق و خوێنی ئەم هەوڕێیانەیە و کۆمەڵەوەی سوپۆرت دەکرد کۆمەڵە دیفاعی دەکرد لەم باوەڕە دوێش قسە لەسەرەوەی شاعیرێکی کە عینەکی ئینسان دۆستی لە چاو دەکا ڕوو بە جامعی کوردستان خەریکە شێعر لەگەڵ کەسێکی کە ئەو عینەکەینێ ئەو دەربیزەی بۆ چاولێکردنیە زۆری فەڕ دەکە معلومە تەئسیری باوەڕی کۆمەڵە سیاسەتی کۆمەڵە فکری کۆمەڵە لەسەر یەکبەیەکی و بنیادەمان تەئسیری هەبوو بەڵام ئەم بنیادەمانەش بخوان هەمویان ئینسانهایشی مستەقل و استقلال بوون يعني ئێمە تۆ دیقەت بکەیت بەم تاریخە مرور بکەیەوە فقط مردەباد و زیندەباد نەگوتراوە تەسویر دروستکراوە ئاوێنەیەک گیراوە بەرامبەر بە حتا لە شەڕی نظامیەوە بگرە هەتا لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بگرە هەتا لە تێکۆشان بۆ مەسەلەی ژن و بەرابەری تەڵەبیەوە بگرە کەوانە بوون بە بەرهەمی زۆر گەورە و لەژێر تەئسیری فکری کۆمەڵدا بوون بۆ کۆمەڵەش وەک تەشکیلات بە نظر من افتخارێکی زۆر گەورەیە کە ئەم بوارەیدا ئەم ئیمکانەیدا کە کانونی هونەر و ئەدەبیات باو بکاتەوە نەشتەکەی بۆ چاپ بکە بنیادەمەکانی بتوان لە ڕادیۆ شت بخوێنەوە ئەمە وەختی هەموو ارتباتی ڕەسانەیی کۆمەڵە لەگەڵ کۆمەڵگای کوردستان ڕادیۆیەک بوو کە سعادیەکی نیوەڕۆیان هەموو ڕۆژێ 45 دقیقە بە کوردی نیو ساعتیش بە فارسی بەرنامەی هەبوو هەموو خەڵکی کوردستانیان تقریباً ئەو چەند ملیۆنەی کە گوێ بۆ دەگە منتەزر بوون نەمڕۆوە بۆ سپەینە تەلەڤیزیۆن وتمە ئەم ئیمکاناتە ئیمکانی ئینتەرنێتی کە عەسری ئەلکترۆنیک کردوێتی لەوانە هیچ خەبەرێک نەبوو ڕادیۆی کۆمەڵە ڕادیۆیەکیش بوو کە زۆر نێوی بە خەڵک ناسان زۆر دەنجی گاند بە جامعی کوردستان دوای ئێمە کە لە کوردستانی خۆمان لە ڕۆژهەڵات لە کوردستانی ئێران ئیمکانمان نەبوو پاشەکشەمان کردبوو بای نظامیەوە نەمانتوانێت ئاشکرا فعالیت بکەین کوردستانی باشوور کە لەژێر ئەوەی دەسەڵاتی بەعزدا بوو بەڵام ڕووناکبیرانی ئەو سەردەمی کە زۆر عەلاقەیان بە کۆمەڵە هەبوو زۆر هاوکاری ئەم ڕەوتە هونەریان دەکرد بەشێکی زۆر لە گۆرانی بێژەکانمان هونەرمەندە گۆرانی بێژەکانمان زەبتی گۆرانیەکانیان لە ژێرخان و لە ستودیۆی مەخفی شارەکانی سلێمانی و هەولێر و ڕانیەدا بە کۆمەکی موزیسیەن و ژەنیارە کۆمەڵە دۆستەکانی ئەو سەردەم کراوە ئەمە فقط وانە وەک ئەحمەد بازگرێک بێت خەڵک عەجایب عەلاقەی پێ پەیدا کات و کاری بۆ بکات بەڵکە عشقی کۆمەڵە نێوی کۆمەڵە نێوی ئەم نێوە خۆشەویستەکەی بە زۆرێک بوو هەر کەس لەگەڵ ئەمە تداعی کرابایەوە لە هەموو زێک باوەشی بۆ دەکرایەوە یعنی لە هەر زێک نێوی کۆمەڵە بێنی بۆ چاوان بەرز دەدناند ئەو سەردەمەدا بۆ یەک ئەم ڕابێتێکی لەولاشەوە کارێکی بە پێزی هونەرمەندێک گۆرانیی هونەرمەندێک سوزانم سرودێکی گۆرانی بێژێک غەڵای دەکرد شۆڕشێکی دەکرد لە جامعی کوردستان ئێستا تۆ دقت بکە بۆ ئەم خەباتە خەیابانیانەیە کە دروست دەبن لە کوردستان دیسان پەنا دەبنەوە بەر ئەو سرودانە بەرەم شیعرانە بەرەم گۆرانیانەیە کە ئەم دەورە خۆقان لە کاری ئەدەبی و تێکۆشانی سیاسی ئێمەدا بەڵێ کاک ئەحمەد هەروە خۆشتان دەزانن ماوەیە کە ئەدەبی کرێکاری بەرەو هەڵسانەوە و دەرکەوتنەوە هەنگاو دەنێت بەڕێستان چۆن لەم هەڵسانەوە دەڕوانیت من بەڕاستیکە زۆر لەوە شارەزانی دڵ خۆش دەبم وەختێک لە تۆ دەبیستم دەڵێ هونەری کرێکاری خەریکە بەرەو گەشانەوە و هەستانەوەیە ئەوەتە پێمان یەک خەوت بێت ئەم هونەرە
بەڵام بەو شدەتەی کە تۆ باسی دەکەیان ئەمن دڵخۆش دەکەی پێی ئەم ناگادار نیم ڕاستی کردەوە و زۆرشم پێ خۆشە ئەنێم پێم وایە تەغیری دنیا لە کوردستانەوە بگرێت تا ئێرانە تا هەرزیەکی دیکەی دنیا بگرێ واقعەنگە کرێکار و ئینسانی زنجیر پێکرا و بۆی ڕانەپەڕێ و نێپسێنە و زنجیرە ئەم تەغیران دروست نابن لە عمری جوانیمەوە باوەڕم بۆ فکرەیە ئێستا لە باڵای شەستیشم هەر پەشیمانی وەرپما دەبێ ئاوا بێت شاعران و نووسران و ڕۆمان نووسان و گورانی بێژانێک هەبن کە لەم بوارەدا خەریکن خەبات دەکەن و ئەم دەنگە بەهێز دەکەن ئەوە من فقط پێی دڵخۆش دەبوو ئومێدم دەدات هەیە بۆیە پێم وایە من ئەو حەقە بە خۆم نەدەم ئێستا ئیزهاری نەزەر بکەم لەسەر شتێک کە زۆرم خەبەر لێ نییە پێم خۆشە بیبیستم یان بزانم لەکوێ ئەم هەستانەوەیە بەڵام زۆر کارێکی بە ئەرزشە ئەگەر ببێ. بەڵێ کاک ئەحمەد ڕوانگەی جۆرا و جۆر هەیە لەسەر هونەر و هونەرمەند مەسەلەن بۆ نمونە سارتێر دەڵێ ئەگەر چی هونەر نابێ بەنان بەڵام شەرابی ژیانە یان بێتۆن ئەڵێ لە هونەریشدا وەکو ژیان تەنیا ئازادی و بەرەو پێشچوونە ئەگەر بەڕێز کاک ئەحمەد بازگەر بی هەوێ هونەرمان بۆ مەعنا بکاتەوە لە ڕوانگەی خۆی یان بە کێ دەڵێن هونەرمەند چی بە ئێمە بینەران دەڵێ بەگشتی بەحسە بەحسێک زۆر کۆنا ئەمن ئەسەن زندگی بێ هونەریش وەختێک توڵی هونەر لە مێشێر کەسەیدا مخاتبەکەتدا شتی زۆر تەداعی دەبێت بە باسی هەنەرێکی ڕەنگ دە هێندە کەسدا موزیک بەرزەستە بێتەوە هێندە کەسدا گۆرانی هێندێک سرود هێندێک کەس ڕۆمان هێندێک کەس سینەما فیلم هەر کەسێ بە زۆرێک بەڵام حەزفیکەی هونەر لە زیندەجی بەگشتی حەزەکەی ئەسەن ژیان ئەوەندە سارد و بێمەعنا و ناخۆش و تااقەت پڕوچێن دەبێت کە معنای نامێنێت ئێستاش هەموو هەر کرد کەسێکی کە تۆ ببینی زەری وایە لە تەنیایی خۆیدا لە خەمیدا لە خەفەتیدا لە خۆشحایدا ڕەنگە پەنابێتە موزیک ڕەنگە چ کتێبێک بخوێنێتەوە ڕەنگە شێرێک دڵی خۆشکە بۆیە هونەر تەسیری زۆر عەجیبی هەیە لەسەر ژیانی ئینسان بەڵام بۆ ئێمە ئێستا باسی هونەری شۆڕژجار دەکەین هونەر دەکەین کە بزوتنەوە دنیا بەرەو پێش بەرێ لەبەرەوەی کە ئەم دنیاە بە حدێک ئینسانی وەحشی بە حدێک سەرمایهداری حەریص و پوڵخۆشەویست بە حدێک ئینسانی نامەڕبوط و حکوومەتی هەتا بڵێ خەشن و ئینسان کوشت بەسەریدا زاڵن ئەو هونەرە مەقبوڵترە لە نەزەرمنەوە یان زۆرتر دڵم پێی خۆش دەبێت کە تەکانێک بەم دنیاە بدا کە لە جێکەوە ئەستێرەیەک هەڵێنێت لە جێکەوە ڕووناچێک شەمعێک هەڵبکە لە جێکەوە تاریچێک ڕووناکاتەوە دەناگە دنیا ئاوا نەبایە ئینسانەکان بە کەیفی خۆیان ژیابانایە لەزەتیان ببایە لە زیندەجی شەڕ نەبایە فەقر و نەخۆشی نەبایە بەرابەری هەبایە کەس مەزبوور نەبایە بەڕاتەکەی خۆت هەڵێ و پەنا بۆ جێیەکی دیکە بەرێت ئەم هەموو ئینسان کوشتن و ئینسان غەرق بوونە لە دەریاکاندا نەبایە دنیا ئەم عەرزە بێ حەد و حیساب خۆشە بۆ زیندەجیکردن وەختی لازم و حتا من تۆ بەحسە بکەین لەسەر مەسەلەی هونەری پێشڕۆ و هونەری شۆڕژێ و هونەری سوزانم ئینسان بۆستەوە وەختی دنیا بە کەیفی هەمووان بوو بەڵام ئێستا دنیایەکدا دەژین کە ئەگەر هەر کەسێکی بە هونەرەکەی بە قەڵەمەکەی بە دەنگەکەی بە تار و عودەکەی بە کتێبەکانی کارێک کردنانێک چێتە سەر سەفرەی ئینسانیشی زەحمەت چێژ کە منداڵێک لە لێدان خلاسی بێ کە ژنێک ئازاد بێ نەکوژرێ لەسەرەوەی ژنە کە زیندان خلاص بن کە قەمچی چیدێکی نرفینەیە ئەمان ئینسان هەی گەورەیەم تاریخن و تاریخ ئەوان دەینووسن نەزای من هونەر ئەو وەختی دەبێتە هونەرێکی شۆڕژێر کە من پێم وایە لەو زەمینەدا عەلاقەم هەیە نەگەوە هونەر بەگشتی ئەو هونەرمەندان زۆر خۆش دەیە کە بۆ ئەم ڕێبازە تێدەکۆشێ و ئەو دەنگەیە کە لە نێو هەموو ئەو دەنگە ناخۆش و زبر و ڕزی و داپلۆسەنەراندا دەنجێکی ئینسان دۆستانە و خۆش دەباتە نێو کۆمەلگای ئینسانیەوە. بەڵێ کاک ئەحمەدیان شاملوو دەڵێت تەرجیح ئەدەم شێعرم شەیپور بێت نەک لایلایە بە بڕوای بەڕێستان هونەر تا چ ئاستێک دەتوانێت شەیپوری بیداری و بەرەو پێشچوو بێت ئەسڵەن هونەر ئەتوانێت لەو ڕێگایەوە هەنگاو بنێ دەتوانێت ئەمەگەل ئەو بەحسە کلیشایانە زۆر نیم ڕاستی کردەوە ئەوەی منەوەی شامل من هیچ یەک نەبیستۆ بەڵامەتن وایە بتووە دیارە
شەیپور بێت با تۆزە بۆ قسانێکم پێشتر کردم دەڵم ئەو هونەرمەند و هونەرم خۆش دەوێت کە دنیا قەدەمە بەرەبەتە بەرەو پێش و تاریکی ڕووناکە لە زێک شەمێک هەڵگیرسێنە ئەوە بۆ معنایە شەیپورە بەڵام جاری وایە لایلایش خۆشە زاری وایە تۆ زاری وایە ئەم حسی شۆڕژگێڕیە بەظاهر شۆڕژگێڕیە دەرخۆنە دەخاتە سەر هێندێک حسی ئینسانی زاری وایە گریان ئارامش دەدا بە ئینسان زاری وایە خەم خواردن لەزەت دەدا بە زیندەجی هێنێوانەیەسیان قەدەغەنێن وەختێکەوانە بەدبەختی دروست دەکەن کە ئینسان تووشی ئەفسوردەجی بێت کە تەکانت لێ ببڕێ کە نەتوانانی عەلەیهی زوڵم بێدادی دەنگ هەڵ ببڕێ بۆ من هەردووچیان هونەر هەم شەیپور بێت هەم لایلایە بەڵام لە دەورانی ئێستادا زیاتر شەیپور بوونەکەیەتی زۆرتر ئەو پوژێنی دڵ دەکا هەتا لایلایە بەڵام ئەگەر بەشێکی لایلایەش بێتنەوە بۆ شەرتە ئینسانەکە ئامادەتر کە بۆ شەیپور لێداین زۆرتر من سەری بۆ دادەنوێنم. زۆر باشە کاک ئەحمەد چی دیکە بەردەست هەیە بۆت ئامادە کردبێتین بۆ خوێندنەوە؟ بۆ شتم زۆرە وڵا بەڕاستی نازانم چەندە دۆخت من دەتوانم هەر چندی کوتم ئەو بەحسەکەمان سەر تمی ژن بێت و ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەش کە من دەتوانم ئەم شارێکی وەخت خۆی بۆ دایکان کوتومە دایکانی پێشمەرگە شێرێکی بنی بۆ ئێوەیە کوتمە پێشکەش بە هەموو ئەو دایکانێک کە هاوڕێ خەباتی ڕۆژانی سەختی خەباتمان بوون ئەم شارە بە دوای مەرجی دایکی هەباڵیان دێن معتیە و شیوادا گوتراوە شەرەکە بۆ ئێوەیە لە دنیای بیرەوەریەکانمدا بیرەوەریەکانی ئێمەدا گەلێک مرۆڤی گەورە هەن کە باڵایان کەڵەگەترینی بەرزیەکانە کە دڵەکانیان بەرینترینی دڵەکانە کە ڕوخساریان سوڵتانی نێو ڕوخسارانە ناوەکانیان نەک هەر ژیان بەخشە بەڵکو هەر خودی ژیانە بەڵام ئێوە دایکان ئێوە دایکانی پێشمەرگە لە نێو سەرجەم ئەو گشت مرۆڤە گەورانە ئەو گشت مرۆڤە بەرزانە ئەو گشت دڵە بەرینانە ئەو گشت ناوە نەمرانە بڵێم وەک چی هەر وەک خۆتان قایم و نەستەوتوو لە نێو دنیای بیرەوەریەکانی منە بیرەوەریەکانی ئێمەدا ڕەگ و بنچختان داکوتاوە ئێوە دایکانی پێشمەرگە لەم مێژووە پڕکارەساتەی ئێمەدا یەک بە یەکتان هەوێنی سەدان ڕۆمانن یەک بە یەکتان قارەمانی هەزاران داستانن ئێوە شارەزای ئادرەسی گشت زیندانەکانی ئێرانن ئێوە ناسیاوی هاوکاتی پاسەوانانی بەردەرگا و هاو زنجیری ڕۆڵەکانن ئێوە ڕێبواری توولەڕێی شاخ بە شاخی کوردستانن ئێوە ئاشنای بەخێر هاتووی مناڵانی گوند بە گوند و تەواوی ئاواییەکانن بە سەدان جار سنوور لێتان بوو بە تیغ و خۆی مەڵازدا لەسەر ڕێتە بە سەدان جار لە نێو مەیدانی مینەوە ڕاتان گواست پەنجەی پێتان بە سەدان جار لەژێر پشتێنەکانتاندا نامەی گچکە و پڕ لە پەیام حەشار دراوە بە سەدان جار ئامێستان کۆرپە و لێوتان ڕازی لە درکان نەهاتووی پێسپێر دراوە ئێوە دایکانی پێشمەرگە هەزاران سڵاوتان لێبێ سڵاو لە ئێوە کە هێشتا هەر زیندون ئێوەی ڕۆیشتوو ئێوەی کەچوون من چاوەڕێی ئەو ڕۆژەم وە لە دەواازەی هەموو شارێ بۆ پێشوازی و بۆ بەدرەقەی گشت ڕێبوارێ پەیکەرەکەتان ببینم پێشکەشی بکەم شیعری ژینی بە ئێوە پڕ لە ئەوینم بۆیە من هەر لە ئێستاوە کڕنۆش دەبم لە بەردەمی قژی سپێ و پەیکەرەی سەر بەرزی ئێوەی دایک کە کانگا بوون لە داهێنان بۆ خەبات بە هەزار شێوە ئێوەی دایک
کە سەد زەخار لەم ڕێگەدا ژمارەیەکی ئێکجار زۆر هەڵی لوشین مەرجی ناوەخت بەڵام ڕووسور و بە پێوە. سپاسان دەکەمەویژە. زۆر سپاس. کاک ئەحمەد، من پرسیارێکم نییە دوا قسەتان ئەگەر شتێک نوکتەیەک ئاماژەتان پێ نەکردو فەرموون. سپاس دەکەم. نوکتە قسەی ئاماژە پێنەکەوە یەکجار زۆرەوە هەڵێکن بۆ جارێکی دیکەیەکترمان دیەوە پرسیارمان بێ حەد زۆرە حتمما لە بەرنامەیەکی دیکەدان پرسیارانە ئاراستەی جەنابەت دەکەینەوە. لە خزمەتتاندام زۆر سپاس بۆ تۆ بۆ هاوکاران دەبەشی تکنیک و بەڕێوەبردننی بەرنامەکە بۆ بینەران و بۆ هەموو کەسانێک کە ئەو بەرنامە دەبیستن و دەیبینن. دەستان خۆش بێ و زۆر تامەمنونم کە بەسەرتان کردومەوە لەو ڕێگای سکایپەوە. نازانم چۆن دەردەیان بەرنامە لە بای تکنیکیەوە، بەڵام سپاس جارێکی دیکە بۆیەوە. زۆر سپاس بۆ بەشداریت کاک ئەحمەد. دڵۆپێک فرمێسک لە یادی هاوڕێم فەرهاد شەعبانیدا. بارانی خەم ئەم بەهارە دەستی لە دەست جەلادی من بە خوڕدا دەکا و دەچێتە نێو دەرونی ناشادی من. لۆمەم مەکەن کە تەزیوم بە مەرجێکی بێوادی من. سکاڵای خۆم بۆ شوێ ببەم چێ دەبیستێ فەریادی من. یادگارەکەی سنەی سوورم ڕوو خۆشەکەی دڵشادی من. یەخسیرەکەی دەستی غەدر پێشمەرگەکەی ئازادی من. خۆشەویستەکەی کۆڵبەران لەگەڵ ئەوین هاوزادی من. ئازیزە نێوت لە دڵما دوانە جوانەکەی یادی من. بەڵە بینەرانی عزیز، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە دیدار و ڕاوە. هیوادارین کە جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. تا دیدارێکی تر، هەر شاد و بەختەوەر بن.